هاوڕێنە و کاتتان باش هاتینەوە براکەم هاتینەوە وەڵا هاتینەوە ئەو جارەی بابەتی یەکێتیە لە بڕی پارتیەکان زۆر بە ئێمانە گوت ئێوە قین هەڵگرن دژی پارتیمان سەر بە یەکێتین هاوڕێیان تخوات و شەرەفتان هەموو ئەوانەی بەسەرماندا ڕشانەوە کە ئێمە یەکێتین و ئیش بۆ یەکێتی دەکەن ئاوا بە درۆزنیاندا قەت جوابیان مەدەنەوە بەس ئاوا بە مەواقف و هەڵوێستی سیاسی شەرمەزاریان بکەن شەرمەزار هاوڕێیان یەک ئێستا من هەواڵەکەم بڵاو کردەوە بڕوا بکەن کە لە کەلکان چوونە سەر دوو بەرپرس بۆ ماڵی ئاراس شێخ زەنجان تاڵان کردیە ئاراز لە کوردستانیە ئەوە یەک ئاراس لە کوردستانیە بەرەزان قسە دەکەنە تا ئەوە دەبی دووش ئەو دوو هێزەی کەکە وایە کوڕەکەی جوابی لە بۆ من نادێ وەڵایەکەچیان ئەمە بەڕێزەوە داوایان لێ کردینە بیست هەمەر چووە شەو بە منیان گوت بەس گوتم تێبگەم ئەو هەمەرانە ڕۆ چوونیانی ئینسان دەبێت تێبگە باز چون لۆ گرتی ئەوەی ئەو دوو کەسەی کە ناوم هێناون ئێبراکەم یعنی بیست هەمەر لۆ دەچی تەلەفۆنێک دەکات دەرێ وایە پاک فاڵ و قوبات گوتی فەرمون وەرن تاوان قوباتە لێرە نییە بەس هاوڕێیان جێتان لێ نەبی ئەمە هەر پۆستێک دەس هەر کەسە چی بکەم گروپێکی کۆیلە ئینسانی سوو یان خزم و کەسیتی دێ دەزانی چەند کوڕی باشە دەڵێ دەزانی چەند کوڕی باشە گورەفرا ڕۆ کابرا دزوو گەندەڵە لەگەری باش بووە ئەوە کودایان گۆشت پیاوەک 4-5 ساڵ ڕۆیشت بۆ هات بۆ دوو منداڵی زیاد کرد وت پیشنەکە ئەمن ئەو هەموو مندارم نەبوو ژماردە بووی ئەو دووە ئەوە بوو یەک فێری لێکرد بوو لەو لای هینابی ئەو نەوتی هەر 5 و 6 وتی ئەدی ئەوە گوتی کرد دەزانیەوە چەند عاقل و مؤدەب و فەقیرە یعنی کودرت دێ قسەی ئەوە شوایە خەڵکەکەیە بەرحاڵ بەخێرن سەرچاوی ئێمە هاوڕێیان یەک شتکەش بڵێم من لە بەوەم نییە تحەدا دەکەم ئەوە چات و ڤیدیۆم هەیە یەک هەڵەی گەورەم کردبی لەسەر ئەو کەیسە هەرچەندە سەرمان لە خەڵک شێوان دێ بە جددی هەر یەکە و دێین قسەیەک دەکەین بەس ئەوەش مافە یانی چ دەکەین هەمومان حەق خۆمانە قسە بکەین بەس یعنی هەر یەکە و سەرچاوی خۆی هەیە و مزداقەتی خۆشی هەیە من هەڵەم نەکرد یەک دێر لەسەر ڕێبواری حامدی عەجی غالب گوتم ئەگەر ڕێبوار و سەندە سەرکردە خیانەتیان نەکرد بە ئەویش ڕەسەزە ئەو داوای لێبوردنیشم کرد دەبی ئەو کەلتورە فرە دەینە ناو کۆمەلگا بەڵام بەڕاستیە من هەندە شت ڕاست دەکەمەوە یەک کاکە بڕوا بکەن 58 کەس بوونە بڕوان پێ بکەن ئەمن بەرپرسم لەو مۆسەلەی شەڕکەر ئەوانی ترچایەتی ئەوی کارەبا بووە نازانم ئەوەی لەوێ ئیشی کردیە ئەوی سەردانی کردیە ئەوی لە دەرێ گیرایەت دەیانیان لە دەرێ گرتیە هەموو ئەو ژمارانە 58 کەس 58 شەڕکەر بوونە 36یان لەو شەڕەی کوشانە 11یان سوستانە ئەستەلوتان باز دەکەم چ جەریمەیەکی کرا چ جەریمەیەکی کرا هاوڕێیان هەندێک شت دەکرێت ئەحمەد ئاسەف هەورامی ئەنەوە دوو هەورامی بردیانە ئاسمان تاوان کەسەکی هەموو ئەوانە لێوێ دەن و بەڕاستی ئینسان دەبی یعنی دان پێدا بنێ قارەمان بوون ئەگە قارەمان نەبوونە کوبەرگەی بڕواو کە ئێستا بەرپرسەکی کۆماندۆ پەروێندی پێکردن یعنی وتی بەس ئەمە 3800 کەس بوو لە کۆماندۆ کاکە با 3800 نەبی هەزار بی وتی کورە بابەڕۆ هێزی لێوا عومەرە ئاسۆ مامەندە کورە زۆری ژمار زۆر یعنی گروپی ئەمنی یوسف گۆران بووە گەلە زۆر بوونە هێزەکەی چیتە سەریان 4 جەبهە بووە بەرحاڵ بۆی ئەحمەد ئاسف هەورامی بە 15 کەس قوتار نەبووە ئەنی بەڕاستی بێویژدانی هەمووانێ قوتار بوونە 6 کەس ئەوان کەس ژیرانە ئەوان کەش کوژراینە ئەو 6 کەسەش ڕەهولێرن هیچ خۆتان ماندی مەکەن ئەو ئەحمەد ئاسفە بە تاقتەنێ لەگەر ئاسۆ و گروپەشکە قوتار بووە هەر ئەوەندە دەڕێن هەر ئەوەندە دەرم هیچ خۆتانە دویان مەگەڕێن قوتار بووینە و پێشتان ناچی ئێستاکە بە تاقتەنێژ وە شەڕشی هەمیان ئەویان کردێ بەس ئەو بەتەڵە گەورەکە بین ناوەناویە بەخوا خەڵکی مەجهول هەیە بەتەڵە گەورەکەیە بەڕێزان برادەر و شتی بەخێربێن ئەو کاتەی لەگەڵ ئێمە سرف دەکەن سوپاسان دەکەم با بچینە ناو بابەت ڕووداوی ئەوە دێ باز دەکرێت کە لاهور
احترافی کردیە و نازانم کابرا لۆ بەسەرێک لۆ احتراف نەکەم مۆبایلی گیرەیە من بەڕاستی سێ چوار ڕۆژە پێیان گوتم ینی حەزم نەکرد پێتان بڵێم وە لە میدیایەکی شیعەکان ئەلعەهد بڵاو بیتەوە دەرێ مراسەلاتی نێوان لاهور و مەسرووری بڵاو بیتەوە بەس ینی کاتێک کە ڕوودا و دێ کاتێک خەڵکی تر باز دەکاتن ینی کابرا غەڵەتی کردە باید مۆبایلەکەی بشێنی بسووتێنی ئیلا ئاخیری نازان بەهەرحاڵ مۆبایلەکەی لێگیرە هەندێک شت هەیە ئەو احترافاتەنە ڕەنگی هەر ئەو شتانە بیت ینی ئەو شتانە بەڵام لاهور ینی ئینسان هەندێک شت بە ویژدان بڵێ ئەوەی ئەمن ئاگام لێ بووە لە خەڵکێک لەوێن دەربووە لاهور وا ترسنۆک و ئەوە نەبووە کە دەیانەوێچێتی ئەبە وێنە زەلی لێبی ئینسانەکی وا نەبووە ینی بە عیزت نەفس بۆ مقاومەی کردیە و لە بێ فیشە تەواو ینی هیچ عیلاجی تکەیان نەبووە و بە ویژدان بڵێم ئەوەی ئەم نزانیتم لاهور هەوڵی زۆریدا شەڕ نەبی هەموو هەوڵەکیدا شەڕ نەبی ئەوەشم نەدە دیفاعە لاهور دەستی سوورە بە خوێنی کورە هاوڕێیان ئێمە دیفاع لە هەندێک دەکەن ئەوە نییە لاهور کوڕی ئەو سیستەمە گەندەڵ و مافیایە دە 12 ساڵە بە تایبەتی براکانی ئەو جیانەیە پۆڵات هەر کارەسات بووە ئاسۆ کارەسات بووە یعنی ئەو دووسەیەکەی زۆر کارەسات لە خۆی کارەساتتر بوو هەرچی بەڵام ئەخلاقیان خۆش نییە من ئێستا بێم بکەومە سەرجیانی لاهورەکی کە ئەو ها مامەڵەی لەگەکەرەکە ئەمە سەدەینە سەرێ بەهەرحاڵ تەسلیم نەبووە و هەوڵی زۆریدا شەڕ نەبی و من یەک خەبەری زۆر گرنگیان پێگوتم ئێستا کە بڕوا بکەن لە ناو یەکێتی وتیان سەعات 2:30 خەبەرمان لەو هات وتیان زەخت لەسەر پاڤلی گەلێک زۆرە پاڤل دەڵێ دەکشێنەوە دوای وتیان قوبات گوتی نابی بکشێنەوە تاوان ئەمن نامەکەم لە قوباتش نارد هاوڕێن قوبات وەکو قسە وەکو ئەو زۆر بەڕێزە بە شەرەفم سۆپەرە یعنی ئەمن ئەو شەوەی ئەو ڕۆژەی کە دابەزیمە سەماڵی برای مەحمەدی هەموو شتێکم لەگەکردن وەختی لە خۆپیشاندانەکەی سلێمانیاندا و عەلی ئەمە ساڵ ئەو کا غاڵبوانیان گرت کەسی بڕوا بکە بە من لەگۆ مامۆستا قادر وەڵڵای من ناتوانم وا بم کەچی ئەڵێن دەستی موسا هاهانیە دەستی موسە دەبڕیت ئەو مەدەنیەتەی لە قوباتدا هەیە ڕێک پێچەوانەکەیتی ئەڵێن وە دەڵێن ینی ئەمە نای ئینسان لەگەری نەژی نازانێ من نازان بەس هەموو ئەوانەی لەگەری ژیانە ئەڵێن زۆر لە بنەوە وە کود و بشک پێتوە دەدا ئەو مەدەنیەتەی باز دەکە زۆر پێچەوانەیە تاوان یعنی ئەوش زۆر عیبە یعنی پاڤل تا حەدێک ئاوە ئەم چەند جار وتم شەڕی مەسرور و پاڤلی خۆشترە لە نێچیر و قوباتی هەمووتان دەزانن ئەرێ وەڵەوتیان پاڤل زەختی زۆر لەسەر بووە لە ئەمریکی بووە و خەڵکی خۆیان بۆ و زەختیان لێ کردیە بڕیارەوە بۆ شەڕەکە نەکرێتن بکشێنەوە قوبات گوتی نەڕەوی بەردەوام بن ئەوە خەبەری ناوە خۆیانە بڕوا بکە بەرپرسەکی دیاری ئەو هێزە ئەمنیانە بوو وتی تعلیمات هات خۆمان ئەوە بکەین گوتیان دەکشێنەوەات ئەوە دەپڕە گوتیان قوبات تاوان هاوڕێیان سێشەمە 15 مانگە نازام چەند دەکاتن ببورن هاوڕێیان ئەمە هەندە زار ینی شێوەی من وایە ورد نیم و پیر بووینە و لە وەختی قسە هەموو قسەیەک ناگرێت بۆ ئەگە غەڵەتە کرا جارەکەی تر مەسەڵەن گوتم نازانم 2 هەندێک بوو ئەو بووە 3:18 دقیقە 3:30 بووە دەست بە شەڕ کرایە بەهەرحاڵ کە شەڕیش کرای هاوڕێیان ئەوە بووە ینی ئاخر تەلەڤۆن ئەوانەی گوتیان بە ڕوودا و بە ئاوا و ئەوانەوە بڕوا بکەن ئەو ئیمپراتۆریەتە گەورانە هەڵە دەکەن پاڤل و لاهور بە مطلقی قسەیان نەکردیە تەحەدا دەکەم من باسیشم تەحەدا دەکەم قسەیان کردی وە شەڕ هاتبن ئەو هیوا قسەی لەگە کردیە بەس پاڤل لە تەنیشتی بۆ بە پێی ئەو زانیاریانە وتیتی ئەگەر نەکشێنەوە ئەگەر تەسلیم نەبن لێتان دەدەین وتر لاهوریش وتی ئەمە کێشەم ئەوە قسەی ئەو برادەرەیە کە بڕوا ناکەم بابە ئەمە کێشەمان ئەمن و پاڤلین کوڕی خەڵک نەکوژێ هیوا هەڵکەوە تر گوتی بەدەستە من نییە شەڕست پێ دەکە و فعلەن دەستی پێکردی هەموو ئەوانەی کۆماندە و دژە تیرۆر و ئەوانەوە لێرەن ئەزانن کە ئەو قسە بووە پاڤل لە ناو شەڕەکە بووە پاڤل تالەبانی من بە منیان گوتیان یعنی ئەوەی پێ بڵێ تۆ
تۆ لە ناو وەزارەتی پێشمەرگەبووی لە قلیاسان وتیان بە بەسیتی پێمان دەکوژرای بەس نەمان کرد بە جددیمە وتیان نەمان کرد بە بەسیتی لە ناو پاڤڵ چوو بە شەڕەکەی ها سەرپەرشتی دەکرد لە پشتەوە بەس لە پێشەوە وتیان بڵێ بڕواکەوە بەرپرسێکی خۆیان بوو وتی بڵێ نەگوها نە دیاری یەکێکیان لە پێشەوەی شەڕ نەبوونە ئەوانەی تر بڕۆ پێش بەزوتیان بە بەسیتی پاڤڵ دەکوژرا بەر لە شەڕەکە بەر لەوەی دەست پێ بکە لەبەر دەستیان بووە هەندە دوور نەبووە من نازانم وتیاندا وەزارەتی پێشمەرگە بووە لە قلیاسانە چێن بەرە بە بەسیتی پێمان دەکوژرا ئەگەر بمان کردبایە نیاوتیان لاهور قبوڵی نەکردیە بەڵام من قسە دەگەم یعنی من نازانم خطەکە کوشتنی پاڤلی با بە خۆیان بڵاوکەنەوە چ بووە چ نەبووە ئەمە قسەمان لەسەر مامەڵەکەیە ئێستا لێرە بەهەرحاڵ با بچمە سەر ئەوە بەڕێزانێک خاڵی تر بڕوا بکەن ئەو هێزی دووبشکەی زۆر گەورە دەکەن کە ناقانونیە 18 کەسیان مابووە هەمووی چوون لەگەر بیرتانە هەمویان چوون بەگەر ئەوەی کەت لە وها پاڵە بزەی ماوەیەک لەمبەر 6 کەسیان هەبوو هەمویان چوون بەگەر ئەوەی کەتن 18 کەس لە هێزی دووبشک مابوونە وتیان هەموو ئەوانەی کە شەڕیان کردیە ئەندامی ئەنجومەنی ئاسایشی هەرێمن بە ئەژی ئەمینیەوە بۆ زانیاریتان ها لاهور جێگیری وەیسەیە لە ڕووی فعلیەوە من ئەو ڕۆژەش باسم کرد یعنی هەفتەکەی تریش بازم کرد جێگیری ئاسایشی هەرێمە لە حسە یەکێتی لە حسە یەکێتی 3 کەسن تا ئێستا جەلالی شێخناجی ئەو کە نازانم ئەوە چی وەزیر بوو ئەژی ئەمین لاهورە بەزڵێن لاهور ساڵک و یعنی لە دوای ئەوەی 8 تەمووز کەم دەچستن لە ئیجتیماعاتی ئەنجومەنی ئاسایش هەموو ئەوانە لێ بوونە ئەندامی ئەنجومەنی ئاسایش بوونە بەس ئەو هێزەی کۆماندۆیە کە ئەوەیە گۆڕانکاری کرا لە هێزی ئاڵتوونی کە شەهید ئاکامە قانونی نییە هەتا وتیان ئاکامیان کردە ڕائید بەبێ ئەوەی مەرسومی هەبیت بەبێ ئەوەی یعنی شتێکی قانونی هەبیت ئەو هێزی ئەوەیە خۆ هێزێکی فەرمی نییە هێزی کۆماندۆ وەکو هێزی دووپشک ئەو دووپشکە بەس ئەو دووپشکە 18 کەس مابوو هەمووی تەسلیمیەکێتی بۆوە هەمووی تەسلیمیەکێتی ببەوە بەهەرحاڵ هاوڕێیان بچمە سەر ئەوە ئێرانیەکان من ئەو جارە دەمێ ئەو شتان پێ بڵێم ئەو زانیارە من ینی شتێکی خۆشتان لەسەر ئەوەی بڵێم هەرچەندە مێشکم دەڕوا لە ئەولالا بەس هەتا لە بیرم نەستەوە ئەو برادێکە قوتار بگوتم کو قوتاربی لە ناو ئەو هەموو تەوقع وتی کە هاتن هجوومیان کرد ئەوتی بە خۆم جێم لەبوو نەدەوێرام سەردەر بکەم دەیگوت جوێنی زۆر ئاست نزمی دەدەگوت ئەوە دەکەم ئەگەر کامیرم لۆ نەکەیەوە کە دەچێت سەر قاسەکەی وتی بەس خەریکی قاسە و دزیم بوو وتی هیچ ئاگایان لە ئێمە نەما کە کەتمە ناو لالەزار بڕوا بکە ئەو بەرپرسەکی ئەمنیش ئەو تەلەفۆنی لە بۆ من کرد وتی قادر تەزبیعی قاتی پێڵاوی لاهوری کورە وتی مڕەبای ناو سەلاجە وتی نەکەری ماڵی لاهوری و لالەزار و ئەوانی وتی جیرانەکانیشیان هەموو تاڵان کرد کورە برا ڕۆ چه هێزێکی بەربەرین چه هێزێکی بەربەرین یعنی ئەی بە عەیب کورە ئەی هاوار ئەو هێزە ئەتا دوونێ یعنی من جارەکەی تریژۆم گوتن ئەو هێزەی چوون دژی یەک بوون جگەلەوەی کوردن وەکو شەڕی ناوەخۆ هاوڕێیان ئێمە دەبێت دژ بین بەو هێزەی هجومیشی کرد ئەوانە هەموو کوڕی کوردن هەموو یعنی بەغەڵەت پەروەردە دەکرێت هەموو لە بێ موچەیی بەگەر هەردوو لاکەتینە بەگە پاڤلیش کەتینە بەگە لاهوریش کەتینە بەشی زۆریان یعنی بەجددی هەیانە شەڕی نەکردیە ها بڕوا بکە هەیانە شەڕی نەکردیە باشانە جەلادی وەکی خۆی نییە یعنی نێگەتیڤە عەقە لە ژیان نەمینێ یعنی دژە تیرۆر دەستگای زانیاری هێزی ئاسایش ئێکاکە بە شیرەگە لاهوری بوو بە شیرەگەی بە ڕاستە ئەوان کەم بوونە بەس قەزدم نەسەدێ یعنی بەداخەوە وتی ماڵەکانیشیان تاڵان کرد هێزی بەربەری من لێرە داوا لە پاڤل و قوبات دەکەم تازان گوت تا دەڕوخێن هەتا دەڕوخێن بەشێک لەو سیستەمە ئەوەی کردان قیمەی بێ ئەخلاقی بوو قیمەی بێ ئەخلاقی لە مامەڵە ئێمە لۆ دژین هاوڕێیان تۆ وەرن ڤیدیۆیەکم لۆ ببینەوە کە داعشەکان دەگیرێن هێزی یەپەگە و هەسەدا وا مامەڵەی لەگە بکەن ئەوەی ئەو هێزەی یەکێتی نوێ باوا بڵێ نوچێتی لەگەر ئەو لاهورەیان کرد کە
سەرۆکیان بوو هەمویان خۆخۆیان بوو ڕسمەشی لەگە بکرین برا ڕۆ ئەوانەوە لەگە لاهوری دەکەن ئەیدەبی ئێمە بکەوینە بەردەستیان چمان لێ بکەن ئەوە نوکتەکتانەوە برێم هەتا ئەوە بی برادەرێکمان ئەیە ئاتیستە ڕۆژێک لە پاڵتاک بوو 2000 وتی باوکە ڕۆژ شعانە بە زنجیری وا لە خۆیان دەدەن باشە ئەمنیان بکەویتە بەردەستی چم لێ دەکەن بە جددیمە ئەنیا من ئەوان لەگە لاهوری کرد ئەو هەموو بەڵتەچیا ئەی هاوار بێ ڕەخنەگرێکی جددی وەکو با ناڵێن ئەمە زۆر ئەوەی نە ینی یەکێک بگرن دژی یەکێتی بی دەبێت چی لێ بکەن برا ڕۆ بێڕەوردن باشە لێرە ئەوەیە سەقافەت نییە پەروەردە نەکراوە بڕوا بکەن لە ڕۆژ ئاوە ئەڵێن یعنی هەمویان داخل دەکرێت بەشەکە لە پەروەردەیان بۆیە دەبینن ئەو دیل وەکو دیل مامەڵی لەگە دەکرێت هەموو دەوڵەتێک وایە بەس ئەوەی کرا هێزێکی بەربەری هەر زۆر ئاسایی بوو لاهور خەڵک ڕۆژێک لە ڕۆژان ئاوە بیگرت بەبیاندابە بەر شەق و شابان کەسمان گلەیمان هێزی گەل سیستەمێک بڕوخێن ئاساییە بەس هێزەکی دەوڵەتی هێزێک بیکە ئامۆزایی ئەوانە بی قیمەی بێ ئەخلاقیە ئەمە ئەلێرەدا دژین ئەلێرەدا یەک لەو ڕەفتارانەیە لۆ لە ڕۆژ ئاوە وایە لۆ لە ئەوەیە بێمەوە سەر خاڵەشتکە ئێمە کە دژین ئاوڕێیان ئێستا دێمە سەر لاهور و پۆڵات کە نەکوژرایە ئەو دەنگۆیانەی گوترایە کە دژین کاچ خۆ من ئێستا لە کەناڵەکی عەرەبی ڤیدیۆکم دیت بەڕاست ڤیدیۆکم دیت بڕوا بکەن کارەسات بووە لە سلێمانی کارەسات بووە هەمووانەی خەڵکی سلێمانی زانن تۆ ئەو برادرش باز دەکرد دەگوت بە یەک دەقەی هەزاران گولە دەتەقی بە بازەری بە بیکەیسی نازان بس تۆ بزانە شارێک 1 ملیۆن خەڵکی لێ دەژی گەڕەکەک دەگوت زۆربەی چۆل ببوو ئەو هەموو گولە ئەی هاوار یعنی ڕێگایش کە نەبوو جگەلەوە بە 6 سەعاتی تەوان کەوە دەڵێن کۆدە تاکرایە بابەدامان نا قسەی یەکێتی 100% ڕاستە هاوری کوشتنی پاڤل کرایە پاڤل لە 15 مانگەوە دەزانی ئەو شتەی بۆ زانیاریتان لە 15 مانگەوە دەزانی هەوری کۆدە تا هەیە بنمونە ئێوارەکەی لاهور لە تازێک بووە لۆ نەتانگرت خۆی 3-4 کەس بوونە لۆ ئەو زەجەتان دروست کرد لە بۆ ئەو ئابڕۆی کورتان برد ئەو هەموو هێزە ئەو هەموو تەق و تۆقەتان کرد ئەوەی ڕەخنەی ئێمە بڕۆ لاهور بگرە وەچی شاسواری وەگو شاسواری بدە پۆلیس ئەهات بە هێزێک لە سەجادەی دەمگرت با لەوێندەر 2 کەس بکوژراوە لاهور بکوژراوە نەک ئەو هێزە گەورەی ببەی لۆ چاوترساندنی لاهور و تەفریت و ناکردنی هێزەکەی لۆ چاوشکاندنی خەڵک لۆ پیشاندانی عەرزی عەزەڵات هەتا بەوەی ئەو ڕۆژ کاچ خۆم 15 هەمەری لۆ ڕانیەی دەنێری ئەگە عەرز نەبیتن ئەو ترسە یعنی ئەی بە ئەی پەندە شت هەیە یعنی سەدان ڕێگا هەبوو دەمەسوولم دەنات 3 ڕۆژ مەجالم دەدا تەوقم دەکرد لێم نەدەگەڕا قوتاربی بەس نەک سلێمانی 4 سەعات بدەمە بەر تۆپ و هەرچی چەندچیە بوو تاقی کردەوە میلانەی تاقی کردەوە بڕوا بکەن 19 دەبابەی بەکارهێنایە من گوتم 18 جارێکەکە 19 دەبابەی 120 پاچەرە چەندە ئێران لەو شەڕی بەشدار بووە بۆ زانیا 2 مهندسی ڕەوان کرد یەکە چەناوی موعتەمەدی بووە موعتەمەدی ئەندازیاری ئەوە بووە وایە نا یوسف گۆران ئەندازیاری یەکێک لەو کندوتیژی و بڕیاردەران تا ئەندەنێن ئێستا کە ئەو کولفی کولە خەتی پاڤلی قوبادی زیاتر باڵا دەستن لە ڕووی دەستگای ئەمنی تا زۆر خەتەرن بڕوا بکە لە بۆ منیش خەریکن ئاگام لێ بوو ئەو قوبادە لەگە من ئاوا زمانی زۆر شیژنە کە چ تاقیبی چاردەوروبەری منی کردبوو یعنی پێشم گوت قوباد عەیبە ئەو شتانە لە دوای ئەوەی کە ڕامگەیاند ئەو ڕۆژەی ڕامگەیاند کە هەوڵی ئەوە تیرۆری قوبات هەبووە نەک تیرۆر تەقەی لێکرا بیرتانە 2 ڕۆژ پاشتر دەستگای زانیاری ڕاستپارد و تەحقیق لە قادری چاردەوروبەری بکەن لێرە بە پۆلیس سویتەوە مەلەفەکە هەیە بەرحەڵ یعنی یوسف گۆران گروپێکی مافیایی شیرەکەدا لە ئەوروپاش لە دانی مارچ شوازانم بەرحەڵ دوو ئەو بە ئەوانە لە کامیۆنێک 300 درۆنیان هینایە درۆنی دیسفولی وتیان هەیە من ئەوە زانیاریە کەسێک دایمێ نوێیە بەڕاستی وتی لە ناو شەڕەکە بوومە دیسفول
300 قل کە هەندێکیان هەن بە کامیرەیە هەندێکیان بێ کامیرە 11 چیرۆ TNT 11 چیرۆ چەک برم تەقەمەنی هەردەگریەکە چند شەش ئەوە وتیان بەس کە تەقەمەنەکان دەتەقێنی بنزینی لەگەدایە هەر چا دەوروبەری دەسووتێنی وتیان بەوەی ئەوان ماشکان یعنی وتیان چل دقیقە یەکەم پێمان نەکرا دوسێ هجوم کرا دژە تیرۆر کردی کۆماندۆ کوسە کەوتو بەس دوای ئەو بە درۆن وێرانمان کردن شکان ئەگەنا نەشکا بوون یعنی بدایەت ئەو برادرە باز دەکرد دەگوت لە سەروی 200 درۆنمان بە خۆکوژی ئەوە لێدانە هەتاوەکو ئەوە بوونە بەس ئێران دوو ئەندازیاری دەنارد بوون بە کامیۆنێکی سپی ڤۆلڤۆ وتی ئاوا بڵێ لە ساعەی ئاسایشی سەرچنار هەڵیان دەستاند و لێیان دەداوە ئەو ئەندازیارە سەرەوە بووە ئەوە مودەی 1 کیلۆمەتر لۆ 5 کیلۆمەتر دەڕوا ئەو نەوە درۆنە وتیان من ئەوە نازانمەوە سەرچاوەیەکی ئەوە نییە زۆر زۆر بەس هەستم پێکرد دڵسۆز بوو ڕازگۆ بوو سکولەکە هەندێک قسەی من تێکی دەکردەوە تێکی دەکردەوە سێک دەرێن سێ کەس کوژرایە ئەزێ یەکیان هەربژادێ لە دژە تیرۆریەک لە ئۆپەراسیۆنیەک لە کۆماندۆیەک ئێستا گەورەترین مشکلیان ئەوەی دژە تیرۆرەکە کە ئایدی ئەمریشەکانە نابی برین کوژرایە ئەک و کوژرایە کە سەر بە ئەمریشەکان نابی ئەوان نەچەکیان نەدژە تیرۆر تەدەخل بکات نەچەکیان نە ئەوە و هەشت درۆن بە خۆیان لە ماڵی لاهوریاندانە لەو نەوەی دێسفول و ئەو شتانە ئەوان بە خۆیان لە ماڵیاندانە تەسویریان کردی بۆ زانیاریتان لە هەردوو لە بڕوان پێ بکەن 50 بەسەرەوەیە هەفتایە هەشتایە ئەوە دکتۆر بارزان من دوێنێوم کرد بڕوا بکەن دوو شەو لێیان نەگەڕای بە تەلەفۆن لەگە ماڵەوەی قسە دەکات بانکی دەباشانیان کردیا و ئێستا هەوڵ دەدەن بە 2 دەفتەر دۆلار هەموو ئەوانەی لەگەرە خۆیان ئەو چەکدارانەی شەید بوونە و ئەوانەی کە لەگە لاهوری شەید بوونە ئیوان 2 دەفتەریان دەنێ ئیوانش بەس بێدەنجی بکەن سەبر بیان دەنەوە تەرمەکان و ئەوانی تریش کە بە ناویان لە شەهیدانە بنووسن ئەو جەماعەتی لاهوری هەمویان کوڕەیەکێ دی بوونە هەتا 4 ساڵ لەمەوە بەریان ئەوتە لەو 500,000 بەوە بوونە کەچی کەناڵی هەشکە وەکو کەناڵی ئاڤای دەرچێتەوە دکتۆر بەختیاری هینەرە وڵا 4-5 چین تو شەرەفتان هاوڕێیان جارەکەی تریش باسم کرد 4 سەعات ئەو هەموو هێزە تەقەی بکاتن و ئەوان لەسەرەوە بن و بە ناوی کوشتن یەکتری بدەن 3 کەس دەکوژێ تەرمی هەردوو لە دەرچێن دەردانە وەرە بەم بڵێت بڕوا بکە ئەو کەسەی بەمنی گوتی 16 تەرم بەس لەبەر چاوی من ئەوە بوون لە هەمووی بێ ئەخلاقانەتر پاڤڵ قوبات تاوان وتیان گوتیان یعنی وەکو پشتاشان و قڕناقە دیلمان ناوێ بڕوا بکەن وایان گوت بوو بدایەت دیلمان ناوێ عینەن تەجروبەی پشتاشان و قڕناقەیان دووبارە کردەوە 4 بریندار لە ناو ئەوە چی سیارەکانی گەشتیاری ڕاوەستا کابینەی گەشتیاری بوونە بە برینداری هەر چاریان گول لە باران کردیە دە 12یەکیان لە ناو ئیسعافەکی وتیان ئەوە کرد قەپات کرد یەکەچیان هەناسەی دەدا یەکەچیان بریندار بوو لەگە مردیەکانیاندا کورە براکەم هەندە شتەیە ئینسان نابی لەگە داعش وا بکە ئەی هاوار ئەوانە ئەو هێزە ئەتا 4 ساڵ لەمەوبەر یەکێتی بوون کوردن لە منافەسەی 2 ئامۆزا لەسەر سڵتە و ئەوەیە کو دەکرێوا لە کوڕی خەڵک بکەن کو دەکرێ ئەوەندە دڕق بن ساوی من لە جەنگ پرەنسیپەیە ناکرێ ئەتوو وەهابە وتیان من ئەوەی بڵێ وەهابە مچە گادس لەبەرەوەی وەهاب دەوری زۆر خراپە هاوڕێیان ڕاستە لێی نەگەڕا وەهابە مچە گادس ئەوە وتیان پێی بڵێ بەخۆی فول دەبی تاوان وەهابە لە من فولە بە ئەوەشی بێتە سەرێ کاچکۆم یان دیار ئەو دیارە دەوری زۆر خراپە و مەسوولی ئەوە کورە براکەم سبەی پاڤڵ و قوبات دەڕۆن ئەنگۆ چ دەکەن هەموو ئەو کۆماندۆیانەی هەموو ئەو بەرپرسانی پاراستن و زانیاریانە یەکێتی و پارتیانە زەریمە دەکەن سبەی دژمنکاریەکتان لۆ دەبینێتەوە لۆچی خۆتان بە کوشتن دەدەن شەڕی سوڵتەیە کاکە لە شەڕی داعش ئەلحەق هەمومان ڕێستان لە بۆ دادنێ بە جددیمان بەبێ ئستسنا لە پارتی یەکێتی بەس ئەم بێم لە شەڕی 2 ئامۆزا دەکوژێن بڵێم ئەنگۆ شەهیدن ناوەلا
والله هردولاتان شهيد نين كباسا كان يتصدر من شر سلطي دو عاموزايا لبناوي هيس برجوندي خلقنيا حيث الراس لاقل الله شي مثلا بافل مزالي هيتي نيش بقول الله هوري لو تصار صالح انسان اوهيا ما ملكي زور خراب بوا وكو بشي لنا جورة شي باستابو برو يعني هيت مزالي لنا دابو بلام شر نية لبناوي قوتي خلق نلاهور شر اوبوزيسيون بوا نشر لسا قوتي خلق بلام او معامله فاشیانه ببینیم ای هاوار دکتر هوا چی بجداری لاوی چین کردی دژی فاشیزم اکره فاشیزم نه سلیمانی بوا کره ای که اول بکر کرامت تبی یک جار استقاله بده لبرانبر او متوانه دگره لشارکت تو محافظی مالکت 500 متر دور بو او هم کره مسئول لجنه امنی خلق دعاقه بشان داده که رفض دکی بس او همو هیزه باری تو غیرت نکرد استقاله بدهی دسته محتمله چه دسته فاشیزم قصه دگی که زور کومیدیه هاوریان بتمسر او خالی وكوتم او هیزه هموی هیزی انجمنی آسایش بو و هر شتاکی و ترس لوایا بینی پارتی و چتی برو گرجی برو ام پیره پوستا کم کرد لبرو مراسلاتنی آن مسرور و لاهوری شیره اگر هبی جیره اوانش هبوا بويا يعني اوي دوش يعني يجتي كو اهتمامي بخرش ترشي داك خرشي ترشي عيبت كرت هذا لو توقيتي ندبا بيدجي يجتي قصبك لو توقيتي بارتي وكو كارتك بكارت نينا با بيشتري هرتسي تقول حق خود بو يعني كم عندي مراعاتي او بكي بلا ديني هاتي وكو بوقك بارتي قصد كشتش خراب بو هرچند رزام زخت زور لسراو الى اويا بلا ما هوريان با یک نقطه قبلين بس دوين دو سه دقيقه كوتاي بدن تو وجدانتان او معاملي بارتي راستا بارتي ده هرچه كان ده ترسي راستا عمق استراتيجي لويندرا بس بالرواب كان يشك لو انا يعني او دمي باسا كده بس هو معارض قد نعمل خلاف لو بارتي ده كما بارتي او الشر ده قاتل قوي لخباتك ايه مشكلت هاتا بشت او قضيه اما ببيبي قضيه كمان زور قورا كردو بخوت عند زانن دوز روجا بارتي هاتا بشت او موضوعي يعني ام بقوم صار بيمو رنگ بيا ودوين لايف في بكيو ناو ما يموت روج اوا شيرواني كقتل يادي ناكن بلام تو وجدانتان او ما بارتي نيدتواني وكو بافلو قربات كوزمي سخرش الشير او قصاب خانه دابني وكم الكوجيلو هرشي كان بلمونا يعني راستا تو شكاردان او يتوندبو بس نيدتواني او بارتي فاشكي او يشتي سوسيال ديمقراطكي ما ملايكرت او يشتي سوسيال ديمقراطكي ما ملايكرت يعني على نقطة بارتي راستا شكستشي معنوي قوري هنا بس كاك او امن ناتوانم لسر اوي نقطة باش لي نقرا بانزا جنزي كرت قتلوا عام بكري يعني انسان لو هند الشتي اجا قلت خو معناه يدفع على بارتي نابا بيت سوانو بارتي اوي دينيس اوي شتي كرديتي لسليماني بيري اما لها ولير بوم لانه تشش همان او قصاب خاني لبو روش او شاست حفتا جنزي باكاكي كرت بروابك تفهم لخوم دكت ناس دويران برين للوكو استاخ يعني بايكري لسويتش عابم ديتيا لكم الكوجي سوشتي كان مان جيلي دبو تندقي لكم الكوجي او سليماني دوني تشق كوم الكوجي ولو دوروجي اما لها ولي سيمان ديتيا سي سوشتي كان كوميتي مصيفية شتي و اوي باكك بارتي هتسبري لو تاريخي اوانية بس لاخر ما هوش تشبع شكرت شر يعني نكرت يعني دولة داري دبي تساهل تبي يعني ذكرها دهان رجع هبو لقى أواقو أمريكا شنينا كريا معاملة وكودة ثالثة سطر رجع هبو أتو لاهور الشيخ زنجي بقري خرابتني وخطرتني رجعان هالبجارت نقل لقى لاهوري لقى همو سليماني بارها الأوريان عباسي أو الشمكرت او خالي بليم
خبری ئەوە بڵاو پۆڵات کوژرا ئەسڵ و ئەساس نییە بریندار بووە بلاقی بۆ عملیات کرا لەو نەخۆشخانەی فاروق و گەڕاوەتەوە من 4-5 کەس بە منیان گوتم دەپرس تەحەداش دەکەم ئاسۆ لە شەڕ گیرە هەراتیە هیچ ئەوە نەبووە ئەی لاهور شتی ئەوە لێ گیرە لێیاندایە هەر لە ناو ئەوێندە لێیاندایە عەزا ئەو عەزەیە کە لە NRT کە NRTیان سووتان ئەو دەموچاوی سوستایە ئەوە لێیدایە لە ناو لالەزار لێیدایە ئەوەی بە من گوترا ئەو لەوێندە لێیدایە لە ناو لالەزار لێیدایە ئەوەی دەرێ لێیدا ناوی قارەمانە سوورە یەکە چکەشیان ئەوی لە خەڵک ئەوە دەکە هەمەیە بڕوا بکەن ئەوی کەشیان پێگوتم کە ئەو خەڵکەی ڕوود کردیتەوە باز گرنگ قارەمانە سوورە شاخکەی لێدا کە دەموچاویان لە یەک دەچی بەس لە ژۆرێک ئەوەیان گوت بوو لاهوری دانیش ینی ئەژنۆ دابیشتەدا نەنیشت بوو لێیدا بوو و ئەوەی ئەم بزانم 1-2 سەعاتی یەکەم بردرایتە وەزارەتی پێشمەرگە لەوێندەر زۆریان لێدایە لەبەر چاوی لاهور و برێن پاڤل و هەکاری و وەها پەڵەبزەی لێیاندایە ماوەیەک لەوێندەر بووە تاوتیان لاهور جوێنیدا گوتی گەواد وەرن بمکوژن ئەوەی باشترە ئەوە ڕەفتارێکی قێزەوەنە یان ێزانی چێ من هاوڕێیان کە دژی ئەو ڕەفتارەن کە نابی هێز لەگەر دوژمن وا بکە لەگەر داعش وا بکە ئێمە کە دژی لەبەر ئەوەی نەدەکرا خراپترین و سەقەتترین ڕێگایان هەربژارد ئەگە ئەوانە هەمووی یەک خێزانی ئەو سیستەمە گەندەڵە و مافیانە بە هەردوو بەرەوە ئەمنەوە شێروانی نییە لاهور هەرچەندە من نامێت لە ئێستا هیچ هجوم بکەم ئەخلاقیەن هیچ هجوم بکەمە سەر ئەوانە و ئێشی ئێمەیە دژی ئەو شەڕە براکوژێ بین عینەن شەڕی پارتی وێچێتیە هەیە یەکێتیەکانە پف دەکا هەیە لاهور یەکانە براکەم هەتا دوونێ لە یەک سەنگەر بوون لە یەک دەستگا بوون ئەیبە بە هەر حاڵ ئیشی مە ئەوەیە ئەو ڕۆشنبیریەی دژ بە توندوتیژی بڵاوکەینەوە ڕێگای یاسایی بکەن و ئەگە یاسایی دەکەن کاچ خۆم 100 دۆسیێت کە هەیە بە 6 سەعاتی ئەمر قەبز و هەر هەموو شتێکتان تەواو کرد لە کاتێکدا لە 15 مانگیۆ لە کاتێکدا لە 100 شوێنی ترش هەبوو لاهوری بگری کەناڵی هەوڵی کوشتنی دامە خراپترین و سەقاتترین و پشتاشان و قڕناقەشکەتان لە خۆتان تۆمار کرد لە مێژووی یەکێتی ئیلە لە ئەبەد کو پشتاشان و قڕناقە لە کۆر نابتەوە کو هەکاری لە کۆر پارتی نابتەوە ئاوە بووە لەکە سلێمانیتان بریندار کرد هەمومانتان بریندار کرد و دەری خست هێزەکتانەیە هێزەکە لە داعش بیسترە بە شەرەفم داعش بڕوا ناکەم لە وەختی دیریان گرتوی بەو شێوە مامەڵەیان کردبی کورە برارەوە لەگە لاهوریان کرد لەگە ئامۆزای خۆیان کرد چ بێ ڕەوشتێکە هەندش ئینسان لەو شتانەوە دەبێت دژ بێ ئەگەر نادوو هێزن چ دەکەن کەسمان نەمان گوتیە لاهور فریشتەیە کەسمان نەمان گوتی ئەمن بۆ خۆم هەموو سازا گوتم لاهور بە شەق بوویتە ئۆپۆزیسیۆن بەس مامەڵەکە ڕەفتارەکە کاکە ئەمە دەبی دژ بین بەهەرحاڵ ئەو ئەڵێن ئەتراف دەکا و نازانم ئەمە نازانم بەڕاستی ئەمن نەمپرسیە ئەزانم ئەو خاڵە دەزانم سعات 12 شەو بەیت الئەبیەس کورد ناو ئەمریکای هاوڕێیان سێ چارەک شتەیە کۆشی سپی هەیە وەزارەی خارجی هەیە پنتاگۆن هەیە CIA هەیە هەتا وەزارەی گەنجی نەشێ بەس ئەو چارەی کە زیاتر بڕیار دەدەن ئەوی کەش ئەمڕەکە لاهور لەگەر بەیت الئەبیەس قسەی کردیە لە سعات 12 قسەی کردوتیانە زەختیان لە پاڤل کردیە پاڤل تەلەفۆن جوابی نەداتی وتی لە مهمەمە دوای ئەو پەیوەندی پێیانەوە کردوتی کاکەم لە مهمە بوومە بۆیە تەلەفۆنەکەم نەبوو بەس پەشیمانە بەس ئەمریکا و بەریتانیا با بەڕاستی جێگای ڕەخنن ئەوانیش پێیان دەکرا ستۆپ بکەن هەندە شت هەیە جددینین کاکە ئەوانش درۆ دەکەن لە زۆر شت یعنی قەزمان لەوە نییە لاهور ژیرە بەرا شەڵا هەرچی مەسئولە یەکتر ئاوا لە ژۆرە دەکەن قسەیمە لەسەر ئەوەی ئەو چەکانێتان بەکارهات ئەمریکا لەو حدودتانداننا دەتانزانی ئاگادار کرابوونەوە ئۆکەی کرابوو یعنی زانیا ئەمن بزانم ئەتو نازانی CIA نازانی لۆ لێتانگەڕا ئەو شەوە تاریکە لە سلێمانی تێپەڕ ئەو هەموو ماڵە من وەڵای ئەو دوو هونەرمەندە مامۆستا عەبدول و مامۆستا هەندی کۆرە حکمەت هەندی بەعین تەئەسفم لۆ خوارد ئەو هەموو تابلۆی کاکە چێ قەرەبووی وی دەکات پاڤڵ تالەبانی
چێ قەرەبووی ئەوانە دەگاتەوە شارەکە تاسبێنی بە بمب و هۆڕ لێ بدەیت چییە کە 100 ڕێگای تر هەبوو توی پیسترین ڕێگات هەربژار باش سلێمانی بریندار کرد و سلێمانی تا ئێستا شۆک داگرتیە خەڵک ناوێری لە هەولێری 96 خراپترە هەموو ئەوانی لە هەولێر بوو سوێکی ئابمان ئەڵێن سلێمانی ئێستا وایە تۆ وەرە زووم قەپات دەکرێت NRTش وا قەپات دەکە ها هاوڕێیان من دوایین شت NRT زووم ئەوانە مەسەڵەن نەوەی نوێ ئارام قادریان گرتیە مزایقەی ئەو حزب دەکەن کردیتە بادینان نەکەولێر کردیتێ بادینان یعنی تۆ کە ئەو پووسڵانە هەموو لێکتری دەی دەبینی بەرنامەکە قانون نییە کۆدەتا نییە ئەوەی شاسواریش مەوزوعی چاویلاند و ئەو شتانە نییە مەوزوعی ناوەڕۆکەکەی ئەوەیە ئێستا پۆستلەکان کە لێکە دەیەوە لە ناوبردننی ئۆپۆزیسیۆن و ئەو ڕۆحە شۆڕژێر و جوانە بوو لە ناو شاری ڕۆشنبیری هەبوو شاری ڕۆشنبیری بوویتە شاری دەبابا کوول لە سویەکی هەولێر بۆ گەراجی دەبابا سلێمانیش بە هەمان شێوە نقطەکە لێرەدایە هاوڕێن ئێمە ژان دەمانگری ئەگەر نام براکەم ئەمە هەمومان خەون ماوە بوو لاهور لە ژۆرە بی بەدەستی خەڵکی شوای لێ بکرابایە بەڵام نەک بە دەوڵەتێک کە تا دوونی ئەوانە لەگە یەکتر وا بکەن ئەبی لەگە خەڵک چ بکەن بەس هەر دەبی لیان نەترسین لەبەرەی سەدام و معەمەر قەزافی ئەوانەشمان دیت بەهەرحاڵ تا ئێستا ئەوەیەم بزانم لاهور وەزعی باش نییە ڕۆژ یەکەم زۆریان لێدایە بەس بەریتانیەکان گەیشتن و پیشیان گوتیە و کە نابی دەستی یعنی لە ناو بچی پۆڵاتیش ناکوژرایە و گەڕایتەوە بەس مەهازە و شتیان نییە دەڵێ نێکجا لەگەر ژنەکەی قسەی کردیە بەس بەڕاستی ڕۆژ یەکەم ئیهانەکرانە هەم لە ناو لالەزار هەم لە دەرەی لالەزار هەم لە ناو ئەوەی پێشمەرگە بردیتە دەباشان کورە براکەمەوە چ قەشمەریخانەکە تو دۆدەی بێ دەباشان بڕۆ تەسلیمی ئاسایشی بکە لۆ شورتەت بەگەژوەنە لۆ بەهیناتە وەزارەتی پێشمەرگە دوای ئەو دەبێ دەباشان قەشمەریخانەکە پاڤل کورە پاڤل قسێک عاقڵ بە بەجددیمە یعنی ئەمن لە بەوانمە بڕوان پێ بکەن هاوڕێنە قسانە ئیشی مە نییە کاچ خۆم نەرم بن لەگە ئەو میلەتەی ئەو ڕەفتارانتان سمعەی کورتان برد و ئەوە بەشەکە لە گەمەی ئێران بڕوا بکەن هاوڕێن تەسفینی ئەوان خۆیانە ئێران و تورکیایە باشە ئەو شتە شتێدایە مناڵێم ئێران دوو ئەندازیار بە 300 درۆنەوە بەشداری کردیە پێیداون ئەو نەوە درۆنەی پێداون نیشەتی درۆنی هەیە بەس ئەو نەوە درۆنەی دیسفلە نازەم چی پێیداون تەسفیە و ئەو گەمەی سیاسیش لە پشت ئەو شتانەدا هەر مۆزوع کۆدەتا ئەو شتانە نییە هەر سوڵتە نییە هەر یەکە سەر بە ئاژی سەر بە یەک لایەکیە مەسەلەن پاڤل سەر بە لایەکیە ئەو شتانەشی تێدا هەیە هەر مەوزوع ئەوە نیە بەس چێ دێن هەستی خەڵک دەجوڵێن دەبی کەناڵی هەشت و ئاوا بێن ئەو میلەتەی چاواشە بکەن لەبەر ئەو کارمەندانەی لێ دانراینە ئەو پارە نازدارەی میلەتان لەوەندەن لە هەندێک دانرا ئەو خەڵکەی چاواشەکە بە زۆر خۆشحاڵانە ئەو میلەتە زۆر هوشیارە بڕۆ سەیری کۆمنتەکان لەبوو هەموو ئەوانە بکەن هەر کەسە بەمنیشەوە ئێستا یەک دیفاع لە لاهور بکەم بە پاڤل بکەم زۆر دیفاع لە لاهور بکەم یعنی لە ڕوانگە ئینسانی و دژای ئازادیەکە بزانە کودەم کەنە گاڵتەجار ئەوە زۆر لووتکەی بەرزە و خەڵک ئیرادەی نەشکایە ئەوی ئەوان دەیانەوێ پاڤل هەرچی بکەی بەقەت ماڵی بارزانیت پێ ناکری کورەوانن لە 15 و 16 خەڵک دەکوژن خەڵک ئیرادەی نەشکا تو چی قوبادە تو چی بەجددیمە هاوڕێیان سوپاسان دەکەم لە ئەو کاتێ لەگە منتان سرف کرد من ئەوەندەی پێم کرابی بە ئەمانەتەوە و ئەو ڕۆشنبیریە هوشیاریەی کە دژی تونند و تیژین دژی لەگەڵ یاساین و بەڵام ئیشی مەیە ئەو چەوا شەکاریانەی دەکرێ بە ناوی یاساوە هەڵماڵی یعنی و دیفاع لە پرەنسیبە ئینسانەکان کە دەکەن وەکو ئەوەی منەزەمات دەیکا وەک مثلا ئەمنستی لە قاعیدە دەکات لە داعش دەکات لە دژی ئەدام دەکات لە سەدام و ئەوانە لەو ڕوانگە بترازێ هەموو تەبەقەی سیاسی بڕوا بکەن 195 تەبەقەی سیاسی باشوور بە معارەزەکانی شەوە من بژیرە منەوە دەتەقەی سرم دێ بەس تەعسف لە شێروانی دەخۆن بەجددیمە ئیشی مە ئەوەیە قەت شێروانی ئەو دەنگە جوان و بوێرە تا ئێستا قەت نابی لە یادی بکەین سڵاو و ڕێزم هەیە سوپاس بە ئەو کاتێ لەگە منتان بەردەسم